یاسای چاکسازی یەکێکە لەو یاسانەی پرۆژەیە کە خۆی لە ئاسازدان پرۆژەیە زۆر پێویستە کە بێتە پەرلەمانی کوردستان و پێویستان پرۆژەیە پەلی لێ بکرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەشی پێکەناوە کە لیژنەی ئامادەکردنی پرۆژە یاسای چاکسازی ئەم لیژنەیە تا یاسا 2000 کۆبووەتەوە و جارێک لەگەڵ پەرلەمانی کوردستان کۆبوونەتەوە. 2000 داوایان کردووە کە بۆچوونەکانی پەرلەمانی کوردستان بنێردرێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لیژنەکە تاکو تاوتوێی دوایین دۆخ و پێشادەکانی چۆنەتی بە ئەنجامگەاندنی پرۆژەکە بکرێت، بەڵام تا ئێستا پرۆژەکە ناوتە پەرلەمانی کوردستان و مەشوکە پەرلەمانی کوردستان چاوەڕوانین. وەڵام من حەزەکەمە ڕاستکردنەوەیەکی بۆ بکەم، هەڵبەتە مە تا ڕادەیەک لای شارەوا جوڵێنراوە کە نەمایەتی نیشتیمانی کوردستان پێچەوانەی ئاڕاستی پرۆژەی چاکسازیە. من دەمەوێت بە جەنابی ڕابگەێنم و بینەرانی کەناڵەکەشنای ڕابگەێنم کە پرۆژە یاسای چاکسازی بیرۆکەی پرۆژەکە خاوەندارەتەکەی بۆ کابینی هێشتم لایەن قوبا تاڵەبانیەوە دەگەڕێتەوە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ناو پەرلەمانی کوردستانی شەکر پرۆژە یاساکە بێتە پەرلەمانەوە یەکەم فراکسیۆن دەبین کە پشتیوانی دەکەین و کەواشێ پرۆژەکە دەکەین. بۆیە 100% باوەڕمان بە پرۆژەکەی و پێشمان وایە کە دەبێت زوو بە زووم پرۆژە بێتە پەرلەمان و چاکسازی بکرێت بە یاسا و چارەسەر بکرێت، بەڵام وا پێویستە چاکسازی هەم لە داهاتدا بکرێت هەم لە خەرجیدا بکرێت.